ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز دەڵێت هەژمونی سەربازی تورکیا لە نێوخاکی هەرێمی کوردستان زیادی کردووە. بەرپرسێکی پێشووی وەزارەتی پێشمەرگە گوتوویەتی ژمارەی بنکە سەربازەکانی تورکیا لە نێوخاکی هەرێمدا بۆ 2.5 زیاد بووە. جەباریاوار ئەمینداری پێشووی وەزارەتی پێشمەرگە با ڕۆیتەرزی ڕاگەیاندووە لە ساڵی 2019دا تورکیا 29 بنکەی سەربازی لە نێوخاکی هەرێمدا هەبووە، بەڵام ئێستا 87 بنکەیان هەیە. بەرپرسێکی دیکەی سەربازی کورد کە نەیویستووە ناوەکەی ئاشکرا بکرێت با ڕۆیتەرزی گوتووە تەنها لە 2 ساڵی ڕابردوودا تورکیا زیاتر لە 50 بنکە و بارەکەی دیکەی سەربازی لە نێوخاکی هەرێمی کوردستاندا دامەزراندووە. تاوەکو دێت زیاتر هەزبەوە دەکرێت کە مانەوەی تورکیا لە هەرێمی کوردستان هەمیشەییە. بنکە و بارەگا سەربازەکانی تورکیا با قۆڵای 30 کیلۆمەتر و با درێژای 150 کیلۆمەتر لە ناوچە سنووریەکاندا درێژ بوونەتەوە. شەڕی سوپای تورکیا و پەکەکە فراوانتر بووە. ڕۆیتەرز دەڵێت ڕۆژ بە ڕۆژ سوپای تورکیا بنکە و بارەگای تازەدا دەمەزرێنێت. ژمارەیەکی زۆر تانک و ئۆتۆمبیلی زرێپۆشی جێگیر کردووە. ڕۆیتەرز دەژڵێت زیادبوونی هەژمونی تورکیا لە نێوخاکی هەرێمی کوردستاندا سەرنجێکی کەمی لەسەرە، بەڵام مەترسیەکی زۆری لەسەر سەقامگیری ناوچەکە دروست کردووە. بە گوێرەی راپۆرتەکەی ڕۆیتەرز بەراورد بە دەستوەردانەکانی تورکیا لە سووریا لەسەر ئاستی جیهانیدا گرنگیەکی کەمتر بە هەژمونی تورکیا لە هەرێمی کوردستان دەدرێت. چەند بەرپرسێکی کورد کە ڕۆیتەرز ناوەکانی ئاشکرا نەکردوون گوتوویانە هەندێک لایەن هێرشدەکەنە سەر بنکە سەربازەکانی تورکیا لە نێو خاکی هەرێمی کوردستاندا، هەر بۆیە تورکیا دەستوەردانەکانی زیاتر دەکات. دەستوەردانەکانی تورکیا هانی ئێران دەدات لەلایەن خۆیەوە دەست بەکردەوەی سەربازی بکات دژی ئەو گروپ و ڕێکخراوانەی کە پێیان وایە هۆکارن بۆ نەسەقامگیری ناوچەکە. ڕۆیتەرز پەیوەندی با وەزارەتی بەرگری تورکیاوە کردووە پرسیاری لێکردوون لەبارەی ژمارەی بنکە و بارەگاکانی سوپای تورکیا لە نێوخاکی هەرێمی کوردستاندا، بەڵام ئامادە نەبوون هیچ زانیاریەک لەو بارەیەوە ئاشکرا بکەن. وەزارەتی بەرگری تورکیا تەنها ئەوەندەی بە ڕۆیتەرز گوتووە کە بە گوێرەی مادەی 51 میساقی نەتەوە یەکگرتووەکان دەتوانن لە بەرامبەر هەموو هێرشێکدا بەرگری لە خۆیان بکەن. وەزارەتی بەرگری تورکیا گوتوویەتی هەنگاوەکانی تورکیا لە ناوچەکەدا لە چوارچێوەی هەماهەنگی و هاوکاریکردنی نێوان تورکیا و عێراقدایە. لەباری قوربانیانی هێرشە سەربازەکانی تورکیاوە ڕۆیتەرز پشتی بە ئاماری ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ و کۆمەڵگەی مەدەنی بەستووە. ڕۆیتەرز ئاشکرای کردووە لە ساڵی 2015ەوە بردومانەکانی تورکیا بۆ سەر ناوچەکە زیادی کردووە، زیاتر لە 98 هاوڵاتی مەدەنی گیانیان لەدەستداوە و هەزاران هاوڵاتی دیکە ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە. ڕۆیتەرز بۆ چوونی جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانی وەرگرتووە. جوتیار عادل ڕایگەیاندووە کە داوا لە هەموو گروپ و ڕێکخراوەکان دەکەن بە پەکەکەشەوە کە هەرێمی کوردستان نەکەنە گۆڕەپانی ململانی و گرژی و ئالۆزیەکان. گوتەبێژی حکوومەتی هەرێم ئاماژەی بەوە داوا کە پەکەکە هۆکارە بۆ ئەوەی تورکیا بێتە نێو خاکی هەرێمەوە. گوتوشێتی پێمان وایە پێویستە پەکەکە خاکی هەرێم بەجێ بهێڵێت. ئێمە لایەن یەکنی لەم ناکۆکیە و لەم ناکۆکیە دەیان ساڵەیە و نیازیشمان نییە لایەنگری بکەین. سەرباری ئەمانە مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان با ڕۆیتەرزی ڕاگەیاندووە ناکۆکی نێوان تورکیا و پەکەکە مەترسیدارە، بەڵام هاوشێوەی ئەو هەڕەشەیە نییە کە داعش لەسەر هەرێم دروستی کردبوو.